سیاشتی لە ناوچەکە پەیامەکەی عەبدوڵڵا جالان و وەڵامەکەی پەکەکە پابەندبوونی پەکەکە و چۆن زەمینە بڕەخسێ بۆی کام پەیامە جێبەجێ بکرێت گفتوگۆ دەکەین لەگەڵ سیاست مەداری دیاری کورد. زۆر بەڕێز دکتۆر محمەد عوسمان ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ وای ساغ و سەلامەتیت بۆ خوازین. سپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بڕوانینی تۆ بابزانین خوێندنەوەی تۆ چییە بۆ پەیامەکەی عەبدوڵڵا جالان؟ بێژەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران. پەیامەکە بێگومان شتێکی گرنگە و لە عینی وەختە پاش 40 ساڵ شەڕە 40 ساڵە شەڕ لە بینی پەکەکە و لە بینی تووشیا هەیە، ینی شتێکی سەیرەکە ئەوەیە ئەگەرچی پەیامەکە لە زیندانەوە دەرچووە و بێگومان کە لە زیندان شتێکە وترێ ڕەنگە عینی ئەوە نەبێ کە لە دەرەوە یەکی ئازاد بێ بێڵێ، بەڵام بەهەرحاڵ ئەم پەیامە پاش چەندین هاتوچۆ هاتووە. یعنی دەم پارتی لەگەڵ ئەحمەد تورک 3 جار چوونەتە ئیمرالی، پاشەوە پەرلەمانی تورکیان دیوە، حیزبەکانی تورکیان دیوە و لەسەر قسەی باخچەلیان دیوە و ئەوە ترێ لە ئەوساتی تورکی کە ئۆردوگانیش ئاگادارە لەو هەموو هاتوچوانە. بێگومان لەو هاتوچوانە قسە ئاڕوگۆڕ کراوە، موچێن زۆر شتە بێ کە عەلەنی نەبێ کە وای ئەلانی بکەنەوانە. پاشەوە ئەو وەفدی ئیمرالی هات لە کوردستانی عێراقیش هەموو حیزبەکانی دی و لایەنەکانی دیوە و لەگەڵ هەموو لایە ڕاوێژیان کردووە. لەبەرەوە ئەوەی کە وتراوە ئەو پەڕی چوون بە پێشەوەیە بەرەو ئاشتی، چونکە داواکە چەک دانێن و حیزبەکەش هەل ببێ، ینی کە ئەوەی شتێکی وا داوای وا لە هیچ شوێنێ نییە بەو دەرەجەیانی مۆتەمەرێ بگرن خۆیان هەلکەن. ئەبێ ئێستا چاوەڕوان بکرێ بزانین بەرامبەر بەمە ئایا تورکیا چی ئەکا بەرامبەر بەم هەنگاوە کە 100% چوونە پێشەوەیە. تەبعاً ئایا تورکیا ئامادە ئەبێ کە ئەو حیزبە کە پەکەکەی هەل ببێ و بە ناوێکی تر ئیجازەیان بدەنێ کەوا وەکو حیزبێکی سیاسی و قانونی لە ناو تورکیا ئیش بکەن بێت چەک و بێ ئەوە. ئەگەر ئەمە بکەن معنایەوەیە بەرەو ئاشتیەکی حەقیقی ئەڕۆن. ئەگەر هیچ شتێ نەکەن یاخود شتی گرنگ نەکەن بەرامبەر بەم هەنگاوی ئۆجەلان، بێگومان ئیشەکە بڕواناکەم بەرەو پێشەوە بڕوا و سوودی هەبێ. و لە عینی وەختیشە ئێمڕۆژ من دیم بەکەکە بەیانی دەرکردووە تەئیدی بەیانەکەی ئۆجەلانەکە، بەڵام لە عینی وەختی شاڵە ئێمە شەڕەوە سێنین بە هەموو نەوعێ، ئەگەر هێرشمان نەکەنە سەر ئێمە تەقە ناکەین و لە عینی وەختە ئاڵێ کۆنگرەژە بەستین، بەڵام ئەمانەوێ ڕێبەر ئاپۆ ئازاد بکرێ بۆی لە کۆنگرە بەشدار بێ بۆ ئیش سەرپەرشتی بکە تا بتوانێت لەوێ حیزبەکە هەل بکات، چونکە هەموو شتێ بەوان ڕەنگە نەتوانن بیکەن. یعنی داوای ئازادی ئۆجەلانەکەین. جا نازانین ئایا تورکیا ئەمە ئەکەیان، لەبەرەوە ئەبێت چاوەڕوان بکەین بزانین کاردانەوەی تورکیا بۆ ئەم بەیانە چییە. تەبیعی تورکیا ئاگادارە لە هەموو هەنگاوەکان وەفدەکان کە چوون و هاتوون و قسەیان هێناوە ئایا لە بنەوە چه ئیتیفاقێکەیە کە تا ئێستا ئاشکرا نەکراوە، بەو پێ ئینسان ئەتوانێت بخوێنێتەوە و هەڵی سنجێنێ. باشە دکتۆر، هەندێک کەس لێرە و لەوێ دەیان و دەما بە دەستەواژی ئاشبەتاڵ ناویان دەبرد، ینی ڕەوایە بە چاویلکەی قۆناغێکی مێژوویی زروف و زەمانێکی ترەوە 50 ساڵ لەمە و بەرەوە تۆ بڕوانیتە زروف و زەمانی ئێستا، ینی بە هەمان هەڵوێز بەراوردی بکەی یان نا دۆخەکە جیاوازە دۆخێکی ترە؟ دۆخەکە جیاوازە بێگومان. شەڕی ئێستا کە هەیە درۆنە و ساڕوخە و ئەو شتانەیە، ینی شەڕی کلاشینکۆف و ئەوەی لە شاخ و ئەوە نەماوە، ینی کەمە سوودیشی نییە لە هەنەرە. لەبەرەوە ئەگەر ئاشتی هەبێ زۆر باشترە بێگومان و ئەمە ئەعتیبار ناکرێ بە شتێکی خراپ بەڕێی من. بەعکسەوە پاش 40 ساڵ شەڕ و ئەو هەموو شەهید و لە ناوچوون و
زەرەر و زیان و ئەوە ئەگەر بتوان ئاشتیە دروست بکەن بە بێگومان زۆر گرنگە بە قەنەعەتی من پەیامێکی گرنگە هیچ علاقەی نییە بەوەی کە بە نەوعێکی کە باسی بکەی بڵێ ئاش بەتاڵە یا واسێنانەوە ئەوە ڕاز نییە بەڵام تەبیعی پێویستە لێرە تورکیا کاردانەوەیەکی هەبێ یعنی بە شێوەیە بچێتە پێش دیارە قەرارێک هەیە لەو بارەیەوە ئەو وەختە بەرەو ئاشتی ئەتوانن بڕۆن و ماوەی ئەوەش بدەن پەکەکە کەوا خۆی حەل کردووە بە ناوێکی تر چونکە لە تورکیا بەپێی دەستور ئەوە هەیە حیزبێ خۆی حەلەکایە حەلیەکەن ڕۆژی پاشەوە ئەتوانێت بە ناوێکی ترداوە ئیجازە بکە ئیجازەی بدەنێ وەکو حیزبێک سیاسی ئیش بکە و بەپێی قانونی تورکی و کێشەی چەک و شەڕ و ئەوانە نەمێنێ بەڕێی من هەنگاوێکی باشەوە ڕاز نییە کە بە شێوەی خراپ تەماشا بکرێت. باشە دکتۆر بە ڕوانینی تۆ کورد لە باکووری کوردستان یان ئەوەی چەکدارەکان کە لە شاخن یعنی لە دوایە مەنگاوە لە دوای حەلکردن لە دوایەوەی کۆنگرە دەبەستن ینی قەندیل جێبیێڵن قەندیل چۆڵ دەکەن ئەم چەکدارانە چارەنووسیان چی لێ دێ ینی ئەو قۆناغا پێویستە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ؟ نازانم ئەو خۆیان نەزانن بەڵام بێگومانە بێ ئەو هەموو چەکدار و ئەوانە کەواش بێن خۆ بێ حەلێک هەبێ بۆیان لەبەرەوە مناڵێم دەبێ مەجال بدرێن خەباتی سیاسی بکەن لە باتی چەکداری وەکو حیزبێک سیاسی لە تورکیا ئیجازەیان بدەنێ چۆن بەدەپە ئەو هەدەپەوانە حیزب هەیە لەوێ کوردن و هینیشیان هەیە دەم پارتی ئەوانە ئیجازەیان بدەنێ جایەکی لەگەڵ حیزبانە ئیژەکان یا خۆیان بەجێ بۆی بتوانن ئیش بکەن لە ناو تورکیا وەکو حیزبێک و لە هەڵبژاردن بەشدار بن لە هەموو شتێ وەکو حیزبەکانی تر بە شێوەیەکی وە ئەگەر ئەوە نەبێ بێگومان هەر دەربەدەرە بن یەک لە قەندی لە بێ یەک لەولا بێم لە کێشە دروست دەبێتەوە چارەسەر ناکرێ ئەو کاتە دەبێ بشێ حەلێکی وا بتکرێ کە کێشەکە چارەسەر بێ کە چەکدانێ و شەڕنەکە بتوانێ خەباتی سیاسی بکە تورکیا مەجای بدا خەباتی سیاسی بکە ئەگەر ئەوە بکە ئەو وەختە ئیشی خۆیانەکەن و وەکو حیزبێک سیاسی و حیزبێک بێ چەکداری و ئەوانە و کێشەکەش هەڵ ناداتەوە چارەسەرە بێ. باشە دکتۆر بەڕوانینی تۆ ئەم پرسا دەچێتە پێش خۆناغی تر بەخۆ دەبینێ یان تێک دەچێت چونکە لە ڕابردوشدا دەبینین لە چەند خۆناغێکدا پرسی ئاشتی هاتۆتە بەرباز چۆتە پێشەوە هەنگاوی بۆ نراوە پاکێجی بۆ ئامادە کراوە بەڵام دواتر تێک چووە بەداخەوە و شەڕ بە سەختی جارێکی تر بەرۆکی هەم تورکیا و هەم پەکەکەی گرتووەتەوە. هیچ وەختێ ئەم شتە ڕووی نەداوە پێشێستا هەوڵ هەبووە جاری وا هەبوو پەکەکە شەڕی وەستانوە تورکیا گوێ نەداوەتێ جاری وا هەبووە شەڕ بۆ ماوەیە وەستا بەڵام ئەمەی ئێستا کە وتراوە کە شەڕ وەستێ و پەکەکە هەڵوەشێتەوە ئەمە تازەیە شتێکی زۆر گەورە و گرنگە یعنی وەکو ئەمە نەکراوە پێشێستا اینجا لێرە ئایا ئەمە ئەچێتە پێش و ئەبێ بە ئاشتیەکی تەواو ئەوەی احتیمال لەسەر سیاسی تورکیاکە ئەگەر تورکیا مەجالیان بدا کەوا کاری سیاسی بکەن لە باتی شەڕ و ئیجازەشیان بداتێ وەکو حیزبەکانی کەکایانە ئەو کاتە بێگومان ئەوە سەرەکەوێ بێگومان. باشە دکتۆر ئەوەی کە دەوترێ ئێستا قۆناغی ئایندەتر ڕەنگە تا نەورۆز هەندێک گۆڕانکاری تر ئەنجام بدرێ تۆ لە زۆر دانیشتندا بوویتە لە کۆبوونەوەیە بوویتە لە ڕێککەوتن و ئاگربەزدا بوویتە بە درێژایی ئەو چەندەیە لە خەباتی سیاسی کە کردوتە ئەوەی کە دەوترێ ئەمە شێوە ڕووکەشەکەیەتی ئێمە دەیبینین ینی بە بڕوای تۆ قۆناغ و هەنگاوی تر نراوە پێشتر بۆ نموناندێک دەڵێن تەنانەت ئەردوغان و هاکان فیدان ئەمانە چوونەتە ئیمرالی لەوێ عەبدوڵڵا ئۆجالانیان بینیوە دەوڵەت باخچەلی بینیوێتی ینی بە بڕوای تۆ ئەمەی کە هەیە لە پڕ ڕوویداوە ئێمە دەیبینین یان ڕەنگە چەندین مانگ بێکاری لەسەر کرابێ پێشتر.
نا ئەمە لە پڕڕووی نەداوە، ئەمە ئەنجامی چەندین مانگ کارکردنە و هاتوو چۆیە لەگەڵ ئێمرالی و پەیوەندیە لەگەڵ ئۆجەلان و لێپرساوانی تورک هاکانفیدان و ئەوانی کە بڕواناکەم ئەردوغان چوو بێ، بەڵام سەریان داوە و یەکتریان دیوە و زۆر هاتوو چۆ کراوە لەو بارەوە. لایەنی تری غێری تورکیش ممکنە دەوری هەبوو بێتی هەیە دەوڵەت و شتی تریوە، لەبەرەوە ئەمە ئەنجامی ئەو هەموو گفتوگۆ و هاتوو چوانەیە و خۆیان تورکەکان ئەڵێن ئەمە ئاگادار بووین لە هەموو هەنگاوەکان، لەبەرەوە گەیشتۆتە ئەمە و ئێستاش بێگومان ئەگەر شتی نەهێنی هەبێ کە کرابێ لە بینیان و بەو پێیە ئۆجەلان ئەمەی کردبێ، دەبێ ئەو شتە نەهێنیانە ئیتر لە ئێستاە دەرکەون چیەکان بەرامبەر بەم هەنگاوە گەورەیە تووشیا چیەکە ئەو وەختە دەرەکەوێ. ئەگەر هیچ شتێ نەبێ لە بینە تەنها ئەمەی ئۆجەلان بێ ئەوە ممکن نییە سەرکەوێت، چونکە کە تورکیا هیچ نەکە ئەوانی تریش ناتوان بمێننەوە هیچ نەکەنیانی، دەبێتەوە بە کێشە و بەوانە. چونکەم بیستم باش بەیانەکەی ئۆجەلان هەندێک ناوچەی کوردستان قەسف کراوە و هەندێک لێکدان بووە لە شەڕوشت، لەبەرە ئومێدەوارم ئەو شانە بوەستن بە تایبەتی کە پەکەکە ئەڵێ شەڕم وەستانوە نهایی، تورکیا شەڕەکەی بوەستێنێ، جۆرە گفتوگۆیەک لەبەی نادەست پێ بکە و ئەگەر بتوان ئۆجەلانش ئازادکەن چاکترە، چکە خۆی شەخصی ئازاد بێ و خۆی سەرپەرشتی گفتوگۆکان بکە لەگەڵ لایەنی تورکی و ئەوە دەبێتە سەرکەوتنێکی گەورە بۆ تورکیا و بۆ کورد و هەموو لایەک وە سوودی بۆ ناوچەکەشە بێت، چونکە 40 ساڵ شەڕ زیادەیانی و ئەو هەموو قوربانی و ئەو هەموو وێرانکاری و هەموو مەسائلە کاتی ئەوەی هاتووە کە بێگومان کۆتایی پێبێ. ئەگەر تورکیا ئامادە بێ بۆ ئەوە وەکو ئەبیسین ئەردوگان بەیانێکی دەرکردووە تا حەدێ نەرمە لە لایەنی کەس قسەیان کردووە، بەڵام تا ئێستا بە فەرمی شت نەیان درکانوە، بەڵام قەناعەتم وایە بە هەندێک هەنگاو ئەبینین بزانین تا چه حەدێ هەنگاوەکان ئایا لە ئاستی ئیشەکان یا کەمتر یا زۆرتر، بەڵام هەنگاو ئەبینین بەرەو ئاشتی چۆنە بە چ شێوەیە کە تا ئێستا زۆر ڕوون نییە بەڕاستی ئینسان بەڵێەوەیە. دکتۆر بە ڕوانینی تۆ ئەوە ڕوودەدا عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێ؟ بۆچی نا حەقا ڕوو بدە بەوە لەو لە بەپێی دەستوری تورکی ئەڵێن حکمی هەتا یعنی مؤبەد 35 ساڵە، بەڵام ئەو 26 ساڵە لە حەبسخانەیە، یعنی 9 ساڵی ماوە فەقیرە لەسەر هیچیش گێراوە، هیچ تەنها ئەو بۆ دیفاعی لە میلەتی خۆی کردووە، ئەو 26 ساڵ لە زیندانە. ئەگەر بتوان هەندێک گۆڕانکاری لە دەستوری شابکەن، ئەو دەستورە بە قسمێکی ئەوە بێ بیکەن بە 25 ساڵ مەسەلەن، ئەو 35 ساڵە ئەتوان بەو پێ بەری بدەن بە پێ قانون و هەروەها مادەی 66 دەبێت دەستکاری بکەن، ئەو مادەی کە ئەڵێ هەر کەسێ لە تورکیا بژی تورکە و ئەمە ڕاز نییە. تەمان کورد و قەومیاتی تر هەیە لە تورکیا، دەبێت تۆزێ ئەبێ کراوە بن و ئەو مادەیەش دەستکاری بکەن و مادەی تریش هەیە دەستکاری بکرێ، تۆزێ ڕەوشێکی تازە پیا بکەن کە خەڵکە بتوانێت لە ناویا بژی و شەڕ نەکا لەگەڵ یەک و هەموو شتێ بە گفتوگۆ چارەسەر بکرێن. باشە دکتۆر، لە دوای پەیامەکەی ئۆجەلان لێرە و لەوێ کە داوای چەکدانانی پەکێکی کردبوو، هەندێک لە بەرپرسان لە تورکیا دەڵێن پرۆسی چەکدانان تەنها پەیوەست نییە بە قەندیلەوە بێ هەسەدە ژیانی کورد لە ڕۆژاوار چەکدا بنێ لە باشوور ینی لە هەرجێ کوردی لێ و چەکی هەیە ئەڵێ بێ چەکەکان تەسلیم بکەن و چەکدا بنێن. ئەمە داوایەکی ڕەوایە، ئەمە هەوڵێک نییە بۆی کە ینی کورد لە پارچەکانی دیکە کورد لە هەرجەیەکی ئەم جیانە بێدەنگ بکرێت سەرکورد بکرێ، یعنی چەکی لە دەست دەربێنرێ. بەڵێ ئەمە شتێکی زۆر ناڕەوایە و زۆر بێمەعناشە بەڕاستی،
کوردی عێراق شتێکی هەیە و علاقی بە بەغاو هەیە علاقی چیە بە حکوومەت تورکیاوە کوردی سووریە چێکی هەیە ئەتوانن لە دیمەشقەوە حەلی بکەن ینی ئەمە هیچ ڕەوان نییە بێگومان و نابێت داوای شتیوا بکەن بە هیچ شێوەیە ئەگەر داوای شتیوا بکەن معناوی نانەوێت چارەسەری کێشەکە بکەن دەبێ ئەوان خەریکی کوردی باکوور بن کوردی تورکیا بەڵام کوردی عێراق چەکیەیە نییە یا کوردی سووریا هەیە و علاقی بەوانەوە نییە ڕاستی ئەم بەیانە علاقەی بە پارتی کرێکارانی کوردستانی تورکیا مەسم کوردستانی باکوورە لەوە زیاتر نییە بەڵام بێگومان ئەمە ئەگەر جێبەجێ بکرێ و ئاشتی بچەسبێ و ئەمە بگاتە ئاشتی تاسیرێکی زۆر ئەرینی ئەبێ لەسەر کورد لە هەموو پارچەکانی کوردستان باشە دکتۆر بازمونی خۆت لە ڕابردوودا قۆناغی دیکەی لەم شێوەیەت بینیوە ینی کوردی ئێستا تقریبەن دەبینین لە باشوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوورەوە هیت ینی هەموو چاویان لە بەرەو پێشوونیە و قۆناغەیە چاویان لەوەیە بزانن چی ڕوودەدا چیە بێ ینی تاڕادێک کۆدەنگیەک هەیە لە نێو کووردا بەڵێ هەیە چونکە کورد ئەگەرچی حیزبەکانیش ناکۆک بن بەڵام میلەتێکە بێگومان یەک نەتەوەیە و دابەش کراوە و خەباتی نەتەوەی هەیە لە مێشکە عنی کوردی ڕۆژهەڵات کوردی ڕۆژاوا کوردی باشوور کوردی ڕۆژاوا کوردی ڕۆژنی کوردی باکوور هی باشوور و هەمویان لەگەڵ یەک ڕێکن خەڵقەکە دژی یەک نییە هاوکاری یەکەن هاوکاری یەکەکەن ئەگەر خلافە بێ لە بینی سەرکردایەتی حیزبەکانە لە بینی خەڵقەکە نیە لەبەرەوە تەبیعیە کە لە پارچەیەک ئەبینن شت بەرەو ئاشتی و بەرەو چارەسەرە ڕوا هەموو تەئیدیەکەن و پێیان خۆشەکەەوە سەر بگرێ لەبەرەوە ئەمە شتێکی تەبیعی چکە یەک نەتەوەیە ئەو نەتەوەی دابەش کراوە و هەموو لایەک هەز دەکەن هەر سەرکەوتنیە هەر پێشچوونێک لە پارچەیەکی کوردستان سوودی ئەبێ بۆ هەموو پارچەکانی تر ئەمە هەیە اینجا حیزبەکان ناکۆکن کێشەیانەیە شتێکە بەڵام ئەو ناکۆکیە لەناو میلەتان نییە میلەتی کورد کە شتێک لە پارچەیە ڕۆدا هەموو پارچەکان پشتیوانیەکان و دیوتانە ئێوە لە شەڕی داعش لە شتی تریا هەمووی بەو شێوەیە بووە لەبەرەوە بێدەوارم سەرکردایەتی حیزبەکانیش ئەو ناکۆکیانە بەلاوە نێن و میلەتەکە بتوانێت وەکو نەتەوەیەک ڕەفتار بکە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر محمەد عوسمان سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی ڕوانینی خۆت خستە ڕوو لەسەر پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالان و پرسی ئاشتیکە ئێستا لە باکووری کوردستان و لە بۆ نسبەت هەموو کورد پرسێکی گرنگە سپاس دەکەم دکتۆر خۆشەویستان بەردەوامین